بینەرانی خۆشەویست، هیوادارم ئێستا توانین لەگەڵ ئێوەی عزیز بین. من لەو شوێنەوە بسڕە نازانم ئەگەر لەگەڵ ئێوەی عزیزم بێ زەحمەت هەن لە ڕێگەی پەیامەکانتان و ئاگدارمان کەن کە بەرنامەکە هەیە یان نەماوە. ئەگەر هەیە زەحمەت نەبێ پەیامێکمان پێ بدەن کە بەرنامە ئەتوانن بیبینن یان نا. هەوڕێیانی تکنیک بێ زەحمەت ئاگدارم بکەنەوە ئەگەر بەرنامەکە بڵاوە بێتەوە با من دکتۆریش بێن بەسەر خەت. بەڵێ وتویانەکە کارەکات و بەرنامەکە لە سلۆک جێگەی وەک خۆی بڵاوە بێتەوە. دکتۆر گیان ببەخشە کێشەیەکی تکنیکات بۆ پێشەوە نەزانم مەسەلەکە چی بوو، بەڵام فەرموو ئیدامە بدە بە قسەکانتان. من ئەوەم عەرز دەکرد کە بەڕاستی بە بۆنەی دەرەجەی زۆر بانی سەرکوت لەلایەک و ئەوەی کە ڕەوەندی تەبیعی مبارزە خۆی بەشەکان بەیەکەوە گرێ ئەدا و هەر ئێستا دەرەجەیەک لە ئێرتبات هەیە لە نێوان بەشی جۆرا و جۆری ئەم مبارزاتی دژی ڕژیمەدا. مەسەلەن ئێوە تەسەوەر بفەرمونون من ئیمڕۆ سێرمە کرد ئەبینم مبارزاتی ئەو جوتیارانەی منتەقەی ئیسفەهان لەلایەن کرێکارانی نێشەکەری هەفتەپەوە بڵاو بووبەوە. ئەمەیان نشیان دەرەجەیەک لە ئێرتبات و چونکو هێشتا کۆنتڕۆڵی سیاسی لە دەست ڕژیم دەرنەچووە، سەرکوت ئەکات، خەڵک ئەکوژێت لە زیندانەکاندا، چوزانم بە خراپترین شێوە لەگەڵ مخالفانیا بەرخوردەکات ڕژیمی جمهوری ئیسلامی و سەرکوت بەکارەبات. بەو بۆنەوە هێشتا یا ئەگینە یانە ئێمە ئینتزارمان ئەبێت. دکتۆر ببەخشە قسەکەتان قەتەکەم، ئەمە تا ئەندازە نازانم چەندێ لە واقعیەتەوە نزیکە. مەسەلەن معلمان ئەتوانن لە سەراسەری ئێران هاوکات مانگرتن کەن. معنای ئەوەیە کە ئەو معلمانە ڕێکخراوێکیان هەیە، کەسێکیان هەیە کە پەیوەندیان پێوە کە لەگەڵیانە کات و سات و هەموو شتێک دیاری ئەکات، هاواهەنگ بەیەکەوە لە زۆربەی شارەکانی ئێران هاتنە سەرخەت و مانگرتنیان کرد لە کوردستانیش تەبعاً. بۆ ئەو پرسیاری ئەو بینەرەش تقریباً لەو سواتیوایە بۆچی ئەو ڕەهبەرانە لەگەڵ بۆ هەر لە هەمان کاتا ئاعترازاتی کرێکاریش هەیە، لە هەمان کاتا هەروە بە خۆتان ئاماژەتان پێکرد حوتە پێش هەیە، لە هەمان کاتا ئەوە لە شوێنەکانی تر ڕۆژ نییە لە ئێران ناڕەزایەتی کرێکاری بۆ بە شێوەهای مختلف نەچێتە پێشەوە. دەی بۆ لە بینی ئەم بەشانە پەیوەندیەک ناگیرێت بۆ ئەوە هاوکات بن. ئەگەر هاوکاتون خۆ هەم کرێکاران بۆ خۆیان دەزان هەم من و تۆش کە تەجروبەی قیامی 57مان هەیە، حتمما هیوادارم ئەو دینەری خۆشەویستە تەمەنی لە ئێمە گەنجتر بێت، لە ساڵی 57 تا ئەو یەکڕێزیە یەکدەنگیە هاوکاتیە لە بینی بەشەکانی جۆراوجۆری کرێکاری و کۆمەڵایەتی و هەروەها خەڵکی تریش معلمان و ئالوانش هەموو پێکەوە هاتن واتوانیان ببێ بە شۆڕشی 57 و ڕژیمی شابڕوخێنێ. بۆ ئەو هاواهەنگیە نییە. ئایا طبعاً سەرکوت تاسیری هەیە، بەڵام ڕێگەهایەک نییە کە توان ئەمانە پێکەوە وەسڵ بکەن؟ ڕێگەکانی خۆت دەزانی ئەوڵەن کەڵکوەرگرتنی بەربڵاوە لە ئینتەرنێت و لەم ئیمکاناتە کە ئیمکاناتی ئیمڕۆژی تەکنۆلۆژیە کە ئیجازە ئەدا ئەم دەرەجە لە هاواهەنگیەوە و ئیشارەتت پێکرد لە نێوان معلماندا یا بەشی جۆرا و جۆر. مەسەڵەن وەختێک کرێکاری فولادی ئەهواز ئیقدامەکە نەیشەکەر پشتیوانیەکە، نەیشەکەرێکە نەوتی مەسەلەن پالایشگای نەوتی تاران پشتیوانیەکات. ئەوڵەن ناوی ئەم شتانە خۆت دەزانی ئەمانە بەشی جۆرا و جۆری چینی کرێکارن. ئەم بەشە جۆرا و جۆرانە ئەگەر بێت و بگات بۆ ئەوڵەن ئەوە ڕەوەندی تەبیعی ڕۆشتی مبارزاتە ئەگەینێت بە ئاستێک کە لە هەموو لە سەراسەری ئێرانە هەموو بەشێکی چینی کرێکار بێ و چونکو ڕژیمی جمهوری ئیسلامی کە خۆت فەرموود ئینقلابی 57 بینیوە
خۆی ئەزانێت ئەو کەسانە واکو مەسەڵەن کاری هەماهەنگیان لە ئەستۆیە لە تۆڕی کۆمەڵایەتی و لە شتگەلی بۆ جۆرە بەشێکیان اختصاصدا و لە سوپای پاسداران بەم مەسەلە خۆت دەزانی کە لە سەرکوت ئیستفاداکە ئەمە هەروە ناتوانێت تۆ بە وشەیەکەوە بڵێ سەرکوت یانێ زۆر شەدید لەم مەسەلە ئیستفاداکە ئەیانوا تا حەدی مەرگ شکنجەیان ئەکات خۆت ئەزانی کە ڕەهبەرێک لە هین معلمەکان چەند ساڵە لە زینداندایە ئیتر عەبدی بەڵێ ئیسماعیل عەبدی بەڵێ خۆب بەو بۆنەوە ئەبێ ڕەوەندێکی تەبیعیە ئەمە یانێ تۆ بە ئێرادەگەرایانە نابێت کە نەفەرێک کە کاری ڕەهبەری یا هدایەتی بە ئەستۆیە بڵێ بەڵێ ئیسەیتر ئێمە هەڵسین خۆمان ئەقدام بکەین و هاوزەمان هەموو بەشەکانی جۆراوجۆری جنبش بێنە سەر خیابان ئەو بەو جۆرە نییە ڕەوەندێکی تەبیعیە و نزیکە ئەو شتە ئەبێ من بڵێم ئەو شتە زۆر زۆر نزیکە بەڵام ئەبێ ڕەوەندی سێری تەبیعی خۆی تێی بکات یانێ بەدەست هیچ کەسێک نییە کە شەرایەتی اقتصادی زۆر خراپە وەزعی هەموو بەشەکانی چینی کرێکار لە یەکتر خراپترە کەواتە بەس مەسلەی زەمانە شک نییە لەوە ئەم شتە ڕوو ئەدات کە ئەو بینەرەوە ئیشارەکات بەڵام بەس مەسلەی زەمانە کە ئەبێ ئەم بەشانە خۆیان تێ بگەن کە هەرکان مەسەڵەن جوتیاری ئیسفاهانی دێ لە تەختی لە بن مەسەڵەن ڕۆخانەی زایەندە ڕوود کە وشکە دائنیشێ خۆ دانیشێ دوو ڕۆژیش دانیشێ فەرز فەرموو بەڵام ڕژیم بەوە لا ناچێت و ئەم مەسەلا بەس شتێکە کە ئەم بەشە جۆرا و جۆرانە خۆیان حسی بکەن کە ئەو گوێ نادا لەزەت ئەبال ئەم بەشە جۆر با ئێژێ هەر بێنە سەر خیابان لەم سەرما بێن دانیشن یا کە ئەو پەڕەکەیشی وەکو ئابان 1500 نەفەری چەکوژێ کەواتە ئەمم بەس مەسلەی زەمانی ئەوێ و سەیری تەبیعی حرەکەتەکە کە بڕوات بەرەو ئەوە کە زۆر زاڵمتریشە لە ڕژیمی شایتر ڕژیمی شای مە مەیانژاڵەیەکماندی 700 نەفەر کوژران ئیتر دوایەوە دینا جێگەی نەماوە ئەو ڕۆی ئەمانە ئەو شتە نییە سەنگپای قەزوێنیشیان پێناگەی کە گوێ بەوە نادەن ملیۆنها نەفەرتوان بکوژن مەگەر ئەرزم کرد بگات بەوە کە هەموو بەشەکانی جنبش بەڵێ دەست بدەن بە دەستی یەکەوە فێر من لە تەجروبەکانی گوزەشتەی خۆیان وێرتقایی بن هەر ئەو بینەری خۆشەویستە پرسیارێکی تری کردەوتێتی کاک محەممەدی ڕەحیمی چرا این هەمێ بە فارسین ئەڵبەتەن پرسیاری کردووە چرا این همه جوانان کردستان عراق رو به پناهبری آوردند در طول تاریخ مردم کردستان عراق دهها و هزاران انسان در راه مبارزه از دست داده و هزاران دفعه خانه و کاشانهشان توسط صدام نابود شده است چرا حکومت فدرالی جوابگوی نیازهای جوانان نیست اوش پرسیارێکە پێم وایە من جوابم دایەوە بەم مەسەلەیە ئەو ئیشارەتەوە کە تێ کردم ئەمە ئەو قسە کە حاڵەتێک وەکو تقریبان ڕێخنێشی تایە لە قسەیەوە بینەرا دروست ئەو قسەی ئەو بەشەیە کە هەن بە دوایەوە دنیای ئینترنێتە ئەو جوانانە ئەبینن لە ئوروپا ژیان خۆشترە لە چاو کوردستان یا لە چاو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەڵێن ئێمە بۆچی نێکن دەستیشیان بەدەمیانەگا بەش گەلێکن کە باشە دکتۆر ببەخشە قسەکەت قەتەکەم ئایا مەسەلەکە فقط ئەو بە دوای خۆشی ژیانێکی خۆش چوونایە یاکو حتا گەر ئەوەشی کردبێ ئەوەش بۆ خۆی ناتوانێت لە خۆیدا شتێکی خراپ بێ ناتوانین ئەوە بڵێن کە بەتایبەت گەنجان هیچ داهاتویە بۆ خۆیان نابینن ئەنی ناتوانن ببینن لە وڵاتەدا قەیرانی تایە قەیرانی سیاسی هەیە قەیرانی ئابووری هەیە حکوومەتی عێراق کە بە تۆری واقعی ئەگە باسی کوردستانەکەین بەشێکی زۆر لەو زەختەوە ئێستا لەسەر هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی عێراق و ناوچەوە ئێران تورکیا هاتوتە سەرم ئەو قەیرانانەوە ئێستا لە کوردستان دروست بووە دەستی ئەو هێزانەی تایە ئەم داهاتوو نەبینە ئەوەی کە کابرا داهاتوویەکی گەنجێک داهاتوویەکی ڕوون لە بەرچاو خۆیان نابینێ هەرو شتێش وایەوەش ئەماژتان پێکرد پێی وایە ئەگەر بچێتە ئوروپا لەوێ ژیانێکی باشترە بێت تەمان خۆ هەمووشیان گەنج نەبوون کەس بوو بە بنەماڵەوە دایکە پیرێتیا بوو کە تەمەنیشی زۆر پیر بوو بەڵام مەبەست ئەوەیە ئەمنیەت و ئاسایش و
حەسانەوەیە کە ئەبێ دابین بکرێ بۆ ئەو کۆمەلگا دابین نەکراوە بۆیە ئەو هەموو پارە و تەڵاو هەرچییان هەیە خەرجیەکە نوێنە بە قوڕی قاچاقچیا ئەوەیە کە مایەپوش هەمویان گەڕانەوە و بەشێکی زۆریان گەڕانەوە من ئەرزم کردم بە چوار بەشەوە وتم سێ بەشیان قابلی دفاعن ئیزەدی قوربەسەر کە لە ماڵ و کاشانەی خۆی دەرکەوتووە چەند ساڵە وەکو پەنابەر دەژیت لە هەولێر یا لە شوێنەکانی تری کوردستان ئەڵێ مادام من پەنابەر بم لە ماڵ و کاشانەی خۆم و لە زێدی خۆم هەڵکەنرابێتم ئەوروپا کە باشترە لە کوردستان بوو لەم شرایطە خراپە کوردستان ئەوە خۆ تەبیعیە قابل دفاعە ئەو خەڵکەی کە سیاسین ئەو کەسانەوە هات ئەو کوڕەوە هات قسەی کرد لە تەلەڤیزیۆن نازانم بینێ بێتانە معلومە قابلی دفاعە کەسانێک کە ئینتقادیان هەیە لەو وەز ئەواکو لە کوردەواریە هەیە لە کوردستانی لە باشووردا هەیە کە خەڵک بەشداری دەسەڵات نین بەڕاستی لە تەسمیمگیریەکاندا هیچ دەورێک نابینن خەڵک و معلومەوانە حەقیان هەیە ئەو لاوانەوەکوش دەرەتانێک نابین دوایەوە کە تەحسیڵیان تەوابوو معلومە قابلی دفاعە بەڵام ئەرزم کرد بەشێکی کەمیشی تایە لەما کە سەرفەن یانە هیچ مشکلەیەکی وایە نییە کوڕە مەسئولن اینجا تەرەف ئێوێ بێتە ئێرە لێرە و ژیانێکی بێستاح باشتری ببێ من شخصەن وتم من بە جێگای ئەوانەش دانیشم وڵاتەکەی خۆم دروستەکەم هەروەها کە ئەم وڵاتانش کە ئێستا وەزیان بەئێستاح باشترە لە وڵاتانی ئێمە زەحمەتی پێوە کێشراوە و دروست بە نەزەرم قسەی ئەو بینەرە خۆشەویستە کامەڵەن دروستە یانێ تۆ ناتوانی بە خاتری ئەوەی کە چوزانم گوێ نەدەی بەوەی کە 182,000 ئینسان لە باشووردا ئەنفال کراون 5,000 ئینسان بمبارانی شیمیایی کراون ئەم هەموو زەحمەتە کێشراوە بە مەحزیەوەی کە مەیساحت و ئەبینی ناخۆشی و فڵانەوانە تەلاش نەکەیت ئێوە جێگای ڕێخنەیە ئەبێت تەلاش بکەن تەلاشێکی شەدید بکەن بۆ کە وڵاتەکەی خۆیان دروست بکەن جا ئەگەر تەکەی ئەوە ئەبێتە ئەو بەشە ئەو سێ بەشەکەی تر کە تەلاشیان کردووە ئەگیرێ کابرا بادینان دادگای بادینان حکمی نەعادڵانەیان بەسەرایی نەبێ معلومە مەجبورە بێ بەشێ بە خاترەوە کە نەگیرێت و نەخرێتە زیندان و شکنجە معلومە وڵات بەجێ بێڵێ جا بۆ بنەوە بە زۆری قابلی دفاعە کامەڵەن لەگەڵتم بەڵام ئەو بەشەی کە هیچ کام لەمانەیە نەکردووە و بەس بە دوای ئەوەیەوە کە ژیانیشی تامینەها ژیانیشی تامینە بە نەزەرم بۆ قابلی دفاع نییە بەشێکیشی ئەگەڕێتەوە سەر ئەو وڵاتانە ئەو وڵاتانەی کە وڵاتانی ئەوروپایی کە بۆ خۆیان دەستیان هەیە لە ئەو قەیرانانەی وا ئێستا لەو ناوچەوە لە ئارادایە بە تۆری واقعی چه وڵاتانی ئەوروپایی چه ئەمریکا بۆ خۆیان هەمووانە دەستیان هەیە خۆ طبعا نەبێ مەسئولێتی ئەو قەیرانانیش وە دروستیان کردووە و زیاتر قازانجی خورد بە دوای بەشەوەندی خۆیانەوەی مەسئولێتەکەشی بۆ هەدە بگرن وەختێ لە شوێنێکا شەڕ هەڵەگرتیان وەختێ لە شوێنێکا نائەمنی بە وجود دێرن وەختێ لە شوێنێکا ئایندەی ئینسانەکانیان لێوەرەگرنەوە خۆ طبعا بێ لە بیری ئەوەی شابن کە ئەمە ئەبێتە هۆی ئاوارەیی ئەوە بێتە هۆی دەرەتانی و طبعا شایدی ژیانیان زۆر خراپ نەبێ بەڵام ئەزانن ئایندەیەک بۆ مناڵەکانیان نییە ئایندەیە بۆ گەنجەکانیان نییە بۆیە هەڵەسن بە بنەماڵەوە ڕوەکەنە هەندەران و تووشی ئەو قەیرانە بن کە بینیمان لە وڵاتانە چۆنە بێ حرمەتیان پێکردن و تۆ بفەرموو وەزعیەتی ئەفغانستان بە هاتنی تاڵەبان ئێساسن کچان هیچ گۆنە دەرەتان ئەفەن ناتوان بچنە مەدرسەی تر خۆ کامەڵەن وازەحە دروستە ئەرزم کرد سرفەن من ئەوە ئەڵێم کە لەوە کە ئەوروپاییەکان ئەمریکا خۆیان دەستیان هەیە لە شێواندنی ئەم منتەقا و کردنی بە ئاور بەس بۆ ئەوەی کە سەلاح بفرۆشن و سوودی خۆیان زۆرتر بکەن ئەو بەشەیان کە هەن لە بەشی ملیتاریزم و فلان و ئەوان تۆلیدی ئەسلحەگەل کوشتار جەمعی و ئەسلحەگەل تر موشک و بۆمب و تانک و فلان و ئەوانە و بە ملیارد خەریکن ئەفرۆشن بە عەرەبستان بە ئێمارات بە ئیسرائیل بە تورکیا بە ئێران ئیلا ئاخر چه رووسیە پێوە بێ چه ئەمریکا لەولاو ئەمان معلومە خۆ دەستیان هەیە بەڵام ئەوەشت لەبیر بێ هاوڕێگیان کە مثلا ئالمان لە 1 ملیۆن پەنابەری وەرگرت یعنی بەشێکی چیان ئەوەکەن یعنی ئینسانە بێ منصف بێت
لە هەرچی بوارە ئەلئان وڵاتانی ئوروپایی فاشیستەکان حدود 1/3 لە ڕای وڵاتەکەیان خەریکن بەدەست بێنن بیانوشیان تەنها مەسلەی پەنابەرە کە ئەم هەموو هاتوون لە وڵاتانی موسڵمان نشین ئەوانی تر ناڵێن کە مەسەڵەن ئێمە خۆمان پێکمانێناوە چون فاشیستن معلومە نایڵێن مەسلەیەوان ئەوە نییە مەسلەوان سووداوەری خۆیانە و دەرنەتیجە خەتەری ئەوەی کە ئەو نیمچە دیموکراسی غەربیشەواکو هەیە ئەوەش لە بین بچێت ئێستا لە جیهانە بە قەوڵی نۆام چامسکی یعنی ئێستا بەڕاستی وەزعیەتێکی زۆر خەتەرناک هەیە باشە خۆەوە پەنابەر نەبووتە هۆی ئەوە هەر ئەو دەوڵەتانە بۆ خۆیان خەریکن ڕۆژ بۆ ڕۆژە و دەستکەوتانە لە خەڵک وەرەگرنەوە نەبووە پەنابەر ئەسن کاری هەرزانیان بۆ دێنێ سووداوەریان بۆی نەکات دروستە بەڵام ئەرزم کرد ئەوان خەریکن فاشیستەکان لە ئەوروپا خانمی لۆپێن 1/3 حدود 30% ڕەئی هەیە لە هۆلەندا ئەم مەسەلا بینی لە ئۆتریشا ئەیبینی لە ئینگلیسا ئەیبینی لە ئاڵمانە تا ڕادێ 16% ڕەیان هەیە لە ئاڵمانە خۆمە شتێکی کەم نییە دەرنەتیجە بە دەلایلێک ناتوان باز بەرخۆرد بکەن وەکو ئەو کات کە خانمی مێرکل وتی بێن 1 ملیۆن و ئەم وڵاتەش بەشێکیشی تایبەتە ببوورە ئەمەش بڵێم من مەسەڵەن وڵاتی لێهستان عەرزم کرد خۆی نەفەرەکان زۆرتر لە 2-3 ملیۆن لێهستانی لە وڵاتی ئینگلیس و ئاڵمان و ئەوانە دێن و کارەکەن کاری هەرزان ئێستا ڕۆیشتوونەتەوە یانێ وڵاتی لێهستان کە ئەم ئەقدامەیە کردووە بەو شێوە خۆی تایبەتمەندیەکیشی هەیە مەربوط بە وڵاتە خۆی و عەرزم کرد ئیختلافێکیش کە ئیسا هەیەی لەگەڵ ئیتحادیە ئوروپا و نەزەرەکانی بەڕێوە نابات لەسەر مەسەلەی سەقتی جنین لەسەر مەسەلەی شتی جۆرا و جۆر اختلافاتێکیان هەیە یەک نوکتەی بچووک باس بکەم ئەوی شوەیە کە ئیتر دوایە چینە سەر باسەکەی ترمان طبعا کە ڕمەدا بوو لەسەر مەسەلەی بەرەو پیرچوونی 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگابوونەوە لە دژ بە دووتیژی بەرامبەر بە ژنان قسە باسێکمانە بێ بەڵام هەر لەسەرم باسە یەک شتی بچوو بڵێم بۆ ئیزافەکردنی قسەکەیەوە لە تاییدی قسەکانیەوە ئەوی شەوەیە کە ئێستەیش هەر ئێستەیش زیاترین پەنابەر لەو وڵاتانن مەسەڵەن ببنە بۆ زیاترین پەنابەری فەلەستینی و حتا سووری وانەی زیایە هەر کوردستانی ڕۆژاوە ئەگەر چالێکی لە ڕۆژاوە بۆ وەزعیەتەوە کە هەیەی کە دایمە لە دەشقەتەی تورکیە و حتا ڕژێمی بەشار ئەسەدایە بەشێکی زۆر پەنابەر و دووگای پەنابەری زیایە هەروەتر کوردستانی باشوور و زۆر شوێنی تریش مەبەستم ئەوەیە کە ئێستش بە ئێستەیشەوە ڕۆژهەڵاتی ناوە بەشێکی زۆر لە پەنابەرانی وەرگرت لە کاتێکا کە وەزعیەتی ئابووری و پێشڕۆوانە لە وڵاتانە بە نسبەتی ئوروپا زۆر کەمترە بۆیە کە ئەو وڵاتانە بە تۆری واقعی لە شەرایەتێکا قەراریان گرتووە هەروە بە خۆشتان ئاماژتان پێکەمەرەی فاشیزم و هاتنە ڕووی جەریاناتی دژی پەنابەری و ئەمانە بە خۆی تاسیری بووەوە ئەو وەزعیەتی ئابووری شەکە لە چەند ساڵی خێرا کە خێرانەوە تووشی بوون بەشێکی یەخەنە سەر ئەسپەی پەنابەران پرسیاری تر هاتووە یان شتێک هاتووە پێم خۆشە بۆ بخوێنمەوە ئەڵبەتە تۆزێک دوور و درێژە باسەکەشمان کردووە بەڵام هەرێک خوێنمەوە بۆ بینەری خۆشەویست سڵاو و ڕێز هاوڕێیان سپاس لە زەحمەتەکانتان ئەم ساڵانە معلمان تەلاشیان کردووە کە خواست و متالباتی عمومی و خەڵکی بخەنە ڕوو و بەرەو بزوتنەوەی سەراسەری پێ هەڵگرن یادمان نەچێت ئەم بزوتنەوەی معلمان هەر ئیدامەی جەمعیەتی معلمانی ئازادی خواز ساڵەکانی 57 و دواتر بە بەشداری چالاکی بزوتنەوەی خەڵکی کورد کاک حمەسینی پیرخزری کاک عەتای ڕۆستەمی و کاک عەلی ناسر ئابادی و کاک تۆفیق سلێمانی وەوە نمونەی باش بۆ یادکردنی بزوتنەوەی خەڵکی کورد هەدەفی سەرەکی معلمان ڕۆیشتە بەرەو بزوتنەوەی هەموو خەڵکو ئەمە کاری زۆری ئەوێت لەپاڵ ئەمەش حاکمیەت دانانیشی کە ساڵانی خۆیان سازمان ئەدات
بۆ جیاکردنەوەی خەڵک و عالمان چۆن ترس هەیە لە دروستبوونی بزوتنەوەی سەراسەری. ئەو قسانەمان ئیشارە کرد و دەستی زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە. من لەلای من دەگی ئێوە کرد نییە، یەکێ لە بینەران وتێتی کاک مەحجە سڵاو بە میوانی بەنامەکە بڵێ دەنگی کردە تۆزێ بەرزتر قسە بکات یا بە مایکەکەی نزیک بێتەوە. دەنگ لەلای من باشە. ئەگەر بینەرانی خۆشەویستی تریش هەرە و کێشیان هەیە بێ زەحمەت ئاگادارمان بکەنەوە بە هەوڵ بدەین بە شێوەیە دکتۆر محەممەد چاکی بکات. دکتۆر گیان بڵێ فەرموو. بەڵێ من فقط وتم بە هیچ شێوەیە من نەمەویستووە لە دفاع لە ئەوروپا بکەم. کامەڵەن هاوڕاییم تەک ئێوە تاوانبارن، خۆیان ئەم شتیان بەئێستا تەحمیل کردووە منتەقەی خاوەرمیانە و معلومە ئینسانگەلێکی یانێ دەوڵەتگەلێ یا خەڵکێکی ئیندیڤیدوالیست و فەردگەران خۆشی خۆیان بۆیان لە هەموو شتێک مهمترە و قابلی دفاع نییە کارەکەیان بە هیچ شێوە، بەڵام بەس ویستم کە شتێکی واقعی تەسویرێکی واقعیمان ببێت. بەڵێ زۆر چاکە. با بچینە سەر باسی ترمان، کاتمان زۆر نەماوە، تقریبان وابدانم 12 دقیقە کاتمان هەیە. هەوڵ بدەین کەمێک بە کورتی مەوزوعەکە لە یەک بدەینەوە. ئەلبەتە من بینەرانی خۆشەویست ئاگدار بکەمەوە کە هەفتەی داهاتوو ڕۆژێ دوای 25 نوامبر بەرنامەی تایبەتەکەی ینی 6 نوامبر کە بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژە داوام کردووە لە چەند لە هەڵسوڕاوانی بەشی ژنان کە لە بەرنمەیەکی ڕاستەوخۆدا بەشدار بن. زۆرم پێخۆشە بەعزیزیش لەم بەرنمەیەدا بەشدار بن، بەڵام بۆ بەرەوپیریە و ئەو ڕۆژە ئاچین و بە تایبەتی زۆر گرنگە مەسەلە پێمان خۆشە بە کورتی لەسەرم بابەتەیش تۆزێ بڕین. دکتۆر گیان، بەرەنگاربوونەوە بەرامبەر بە ژنان یا چۆن بڵێم توندوتیشی بەرامبەر بە ژنان فقط مەسەلەیەکی جنسیەتیە، ئەترازێک ناڕزایەتیەکی گشتی لە ناو ژنانە هەیە بەرامبەر بۆ وەزیەتەوە هەیەە بۆیە توندوتیشی بەرامبەریان، یعنی هێشتا هەڵنەهێناوە سەرکوتیانەکەن. ئەوە ناتوانین بۆ شێوە ئێمە هەڵی سەنگێنین. بۆچەنە ژن نیوەیەک لە کۆمەلگایە، ژنان ئەووەڵین بەشێک لە کۆمەلگا بوون لە دژی جمهوری ئیسلامی هاتنە خیابان، هەر بەیانی ڕۆژێکە بەدەسەڵات گەیشتن ژنان هاتنە خیابان بۆ و دەستیان کرد بە تەظاهرات. معلومە وەختێ ڕژیم بۆی کە بتوانێت جامعە منکوب بکات سەرکوتی بکاتە بێ بتوانێت جنبشی ژنان سەرکوت بکات و ژنان بگەڕێنێتەوە گۆشەی ئاشپەزخانە و بۆ شیردان بە مناڵەکانیان و إلى آخر. قەتعاً بەو معنایە شتێکی سیاسیە، هەدەفی ئەوەیە کە بۆ کە ژیانی نگریس و نەکبەتی خۆی درێژ بکاتەوە. بەڵام پێم خۆشە من هەر لەو چوارچێوەیەدا ئیشارەت بکەم بە شتێکە تقریباً دوێنێ و پێرەی دەوڵەت ئیبلاغی کرد، یانێ بە ئیسلاح دەوری هەفتەیەک لەمەوبەر شورای نگەهبان قانونێک کە مەجلس لە ساڵ 1399 ئاخرین جەلسەی ساڵ 1399 لەبێت 1400 ساڵ لە ئاخرین کۆبوونەوەیە ئەو تەرحەی بلاخەرە تەسویب کرد. تەرحێکە ئاغای خامنەیی 1392 سخۆنڕانیەکی کرد، باسی کرد کە بەڵێ سیاسەتی قبلی ئێمە سیاسەتێکی هەڵە بووە و ئێمە ناوێ بەرگری بکەین لە منداڵدار بوون و هەرچی جەمعیەتمان زۆرتر بێت و فلان و ئەوانە باشترە، پێیان وایە کە وەزنی سیاسیان لە منتەقا هین ئێران زیاد دەکات و ئەمانە و بەو بۆنەوە بە پێ ئەوە بە دوای ئەو قسەی خامنەوەی ئەو سیاست تەغییر ڕێڵە ئەبینیت کە ئیمکاناتی بەرگری وەکو قورسی مەسەڵەن زدی بارداری وەکو کاندۆم وەکو ئەو وەسایلە واکو هەیە بۆی کە ژن منداڵی نەبێت، هەموو ئەوانە لە مەناتقی مەحرومی ئێراندا بە تایبەت ئەبینی کەمترە بێتەوە مەحدودترە بێت دەسترسی ژنان بەوە و ئێستا گەیشتووە بە جێگەیەک کە دێن چیەکەن ئەسەن مەسئلەی عەمەڵی مەسەڵەن عەمەڵی چوزانم سەقتی جەنین کە منداڵێک لەبار ببەن فلان ئەوە ئەبێت بە جۆرم، یانێ قەبلەن تابەلەوە کە ئیسە ئەم قانونە دژی ژنە ئەتوانم پێ بڵێم ببێت بە قانون
قانونی 1384 بوو کە ئیجازەی ئەدا بە ژنان تا 3 مانگەی حامڵێگی خۆیان ئەگەر هەست بکەن چوونەتە لای دکتۆر هەست بکەن کە مناڵەکان لەباری مەسەڵەن نەقسی کرۆمۆزۆمی هەیە یاکو فەرموو کەم ئەندامەتی هەیە نەقسێکی جددی مەسەڵەن هەیە کە دکتۆرگەل متەخەسس توان تەشخیصی بن وەمانە ئەتوانن چی ئەو انتخابەیان ببێت کە مناڵەکان لەبار بەرن و ئێستا هاتوون چیان کردووە بەم قانونە تازەوە ئەو ئیمکانیان لە دەستژن هین کردووە لا بردووە فەقیهێک ئەشێ دانێک ئاخوندی بڵندپایە نردویان ناو ئەو کۆمیسیۆنە کە تەشخیص بدا قبلەن 3 دانە دکتۆر بووە شایە ڕەیان بدایە ئێستا ئەمان دێنن فەقیهێکیشیان پێ زیاد کردووە بەو ئۆرگانە بەو کۆمیسیۆنە کە مەسەڵەن ئایا ژنێک گەرەکی بێ مناڵەکەی نەبێت و ئەمانە یا تۆ تەسەوەر بفەرموو ژنێکە بە هەر دەلیل ژنان ئەڵێن وەزعی من 3 مناڵم هەیە 4 مناڵم هەیە بۆم تێر ناکرێت ناتوانم بە تربیەتیان نابگەیم چ بگێت تا بە زۆر ئەتوانم سکیان تێر بکەم ناتوانم مناڵێکی ترم ببێت ئەوان گوێ بەوە نادەن ئەو هەدەفی ئەوەیە کە مەسەڵەن جەمعیەتی زۆرتر بێت چون ژنانی ئێرانی تەشخیصی ئەمەیان داوە لەم چەند ساڵە دوای شەڕ دوای دەورەی بازسازی فلان هەتا دێ وەزعیەتی ئابووری و اقتصادی وڵات هەر خراپتر و خراپتر و خراپتر بووە بە جۆرێک کە خەڵک نانیان نییە بیخۆن ژنێکی مەسئول بنیامێکی ئاقلی مەسئول بۆ من ئینسانێکی تێژ بێن مەناو ئەم کۆمەلگایە کە لە برسیەتیا بێستا بژیت و 1001 بەڵای کۆمەڵایەتی و اجتماعی و چوزانم فەرەنگی و إلى آخر بێت بەسەر یا ئاخرەکەیی بڕێت چوزانم یا لە خانەی عەفاف هەر مرتب خەریک نیستە زیاد و زیادتری ئەکەن بۆ پیاوگەلی چاوچەرانی عێراقی و عەرەب و ئەوانە کە بێن مەسەڵەن لە مەشهەد و ئەوانە سوء ئیستیفادەی جنسیان لێ بکەن چ فاید چ ژیانێکەوە کە تۆ منداڵت ببێت و مەسەڵەن ئاوا داهاتوویەکی و ئاوا ژیانێکیەوە کەی ناوی ژیانە کەواتە ئەو ژنانە مەسئولن و بە عەقلی سەلیمی خۆیان تەشخیص دەدەن کە من ئەم مناڵم ناوێتن ناتوانم باری بێنم ناتوانم چاک تەربیەتی بکەم ئەگەر بووم ڕژیمی جمهوری ئیسلامی ئەڵێ نەوە ئیتر جۆرمە چونکو تۆ یعنی تۆ تەسەوەر بفەرموو ئەمە یعنی ئیقدامێکە کامڵەن فاشیستی غیرە ئینسانی کە تۆ لە دایکەکە تەشخیصەکە وەرئەگری لە دکتۆرەکان تەشخیصەکە وەرەگری فەقیهێک داهانیت لەوانێ ئاخر باشە ئەم فەقیهە تەنانەت دکتۆر عمومی ناتوانین تەشخیصیەوە بدا ئەم مناڵە لە سکی دایکەکەیە تا تەمەنی 3 مانگ ئایا وەختێ معلول لە دایکەوێت یا معلول لە دایکن بەس دکتۆری متەخەسس توانێەوە تەشخیصدا دێ تۆ نردنی فەقیهێ چێرتباتێکێ بێژگاوەی کە تۆ کۆنتڕۆلی زۆرتری کۆمەلگا بکەیت یانێ بەڕاستی ئەم ئیقدامەی ڕژیم هەموو ژنان ئێرانیە بێ ئەترازی بێ بکەن کە ئێستا ئەچین بەرەو ئەو ڕۆژی تونند و توژی بەرامبەر بە ژنان و ئیجازە نەدەن یانێ بیسەلمێنێ و بیسەپێنێ بەسەر کۆمەلگا. بەڵێ بەڵێ دکتۆر مەسەلەیە کە من پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەم ئەویشەوەیە کە ئەمە فقط لە ئێرانە نییە حتمەن بینەرانش ئاگدارن لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و لە مثلەن لە وڵاتی لەهێستان کە ئێستا باسمان کرد مەسەلەی مشکلاتی وڵاتی لەهێستانمان باس کرد خودی وڵاتی لەهێستان هەر بۆ بێتە ناو بازاری شەریکی ئەوروپاوە یەکێک لە ئەو بڕیارانەی و ئەبوایە بڕیاری ئەدەنیتر ئەڵێن ئێمە بەو شەرتە دیە ناو بازاری مشتێکی ئەوروپا کە مثلەن بۆ نمونە وڵاتی سوێد فروشگای دەوڵەتی مثلەن فرۆشتنی موادی مەشروباتی ئەلکۆلی هەیە یعنی لە بازار عمومیان نیە دەوڵەت بۆ خۆی مثلا ئەو یەکێک لە شەرتەکانی بوو بۆەوە مثلەن سوێدە لە وڵاتی لەهێستان شەرتی وڵاتی لەهێستان بۆ هاتنە ناو بازاری مشتێکی ئەوروپا ئەوە بوو کە ئەو قانونی سەختی جنینە کە لەو وڵاتە زۆر بە سەختی سێتە پێشەوە جرمە ساڵیانی ساڵ جرم بووە و ئێستا وهەشیان لێ کردووە حتا ژنێک نەخۆش کەوت و لە وەختێ هەر بە دەلیلی ئەوە منداڵەکەی لە بارچوو نیان هێشت ئەمەڵی بکەن نیان هێشت منداڵەکەی سەختی جنین بکەن ژنەکە گیانی بەخوە تەداورات و ئاعتراضاتی زۆر لە وڵاتی لێستان بوو لە ئەمریکا شەشتا بینین مەسەلەکە فقط جەنبەی جەمعیەت نییە حتا بە وڵاتێکی وەکو ئێران
لە زاویە ئەوە کە نفوسی ئەو کۆمەلگا چەندێ چێتە سەرۆیان ئەوە لە نەزەرا بگرن لەو زاویە چای لێ ناکەم بەکو بەشێکی گەڕێتەوە سەرەوەی اعتقاداتی مەسەبیەکە لەوێ کاتۆلیکەکانن مەسەبیەکانن خەریکن واکەن لە ئێرانیش جەنبەی مەسەبی هەیە و لە لایەکی تریشەوە لە هەردوو یەک لەوانەیش چونکی وەختی ئەڵێن جەنبەی ئاینی لەسەر ئەم قەزیە قورساییەکەت لە ئاینە خۆتان دەزانن ژنان بێحرمەتیان پێکرێ بێڕێزیان پێکرێ وەکو هەر ئینسانی حقوقی کەڵیان نییە بۆنەوە هەر ئەگەڕێتەوە سەر بێڕێزی و ئەگەڕێتەوە سەر توندتیژی بەرامبەر بە ژنان کە ئێوەش بە درستی شارەتان پێکرد. بەڵێ ئەتوانم یەک دوو نوکتە عرض بکەم. فەرموو. بەڵێ بە کورتی بەڵێ زۆر بە کورتی بەڵێ چ ئەو ئیالەتانەوە لە ئەمریکا چ وڵاتی لێستان هەموو ئەو وڵاتانەوە کاتولیکن یا مەزهەبیان کاتولیکە چون ئەوەی بەشێک لە ئاعتقاداتیانە بەڵێ بۆ جۆرەیە بەداخەوە و ئەوان بتوانن ژنان مەجبورکن منداڵی زۆرترینیانی کاری هەرزان لە وڵاتەکە خەریکنینەکەن یعنی تۆ تەسەوەر فەرمو تا ئێستاوا بووە لە وڵاتانی ئەوروپایە ئیمکاناتی زدی بارداری وەکو قورس یا کاندوم یا فڵان بە مفتە لە بەردەست خەڵکدا دەنرێت ئێستا ئەو شتانە وەردەگیرێتەوە چون نایانەوێ خەرج بکەن ئەیانەوێ کاری هەرزان بکەن و بۆ سووداوەری سەرمایە و نظامی سەرمایە دەقیقەن ئەوەیە گرێبەستە بۆ دکتور گیان زۆر سات بۆ بەشداری لەو بەرنامەیەدا من پێشتر بە بینەرانی خۆشەویست خەولمدا بوو کە بۆ ئەوەی بەرنامەکەمان هەر قسە و باس نەبێت و دیارە لە بینەرانیش پیان خۆشە ئاهەنگ و گۆرانی شتێکی وا ببیستن گۆرانیەک پێشکەشەکەن و دینە کۆتایی و بەرنامە و زۆر سپاس بۆ بەشداریتان. دەسش ئاهەنگێکتان پێشکەشەکەم و دوایی دێمەوە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە. زۆر بەداخەوە کە نەمتوانی بەرنامەکە بەو شێوەیە کە دامڕشت بوو بچێتە پێشەوە گۆرانیش خەو لە دەمدا بەرنامەدا هاتووە پێشکەش بێەوە ئازیز بکەم بەو جۆرە هاتمە کۆتایی بەرنامەی ڕاوێژ تا ڕاوێژێکی تر کە چاچێکی خۆشتان بۆ بات.